بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت بەرنامەی کاتژمێر حەوت. خۆشحاڵم خی پەروەردگار دەرفەتی پێبەخشیمەوە لەم ئەڵقەنوێژدا بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. چۆن بە دەنگەکانمان دژایەتی گەندەڵی بکەین و دادگەری سەر بخەین تەوەرەی ئەم شەوی بەرنامەکەمانە بێت. شرۆڤی ئەم تەوەرێژ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز شێخ موحسین حسین بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵماندا ئێوەش تا کۆتایی بەرنامە بینەر و بیسەرمان بن. کاک شێخ سڵاوی خوارد لێبێت بەخێر بێت. سڵاوی خوا لە جەنابتان سپاستانەکەم. دینە سەرتەوەری بەرنامەکەمان کە باس لە گەندەڵیەکەین و چۆن تاکی کورد دەنگدەران بتوانن بە دەنگەکانیان هەم دژایەتی گەندەڵی بکەن هەم بتوانن دادگەری سەربخەن کە دروشمێکە کۆمەڵ بەرزی کردوێتەوە و ئەشێوێت لە دروشم تێپەڕێنێ بەرەو کردار. بەڵام وەکو بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری ئامادەکاریەکان لە سنووری مەڵبەندەکەی جەنابتان لە ڕووی فەنی و لە ڕووی تیمەکانی هەڵبژاردن و ئەنجومەنەکان و ڕێخستنەکان و سەردانە کۆمەڵایەتیەکان و حەزەکەم بە شێوازێکی گشتی بزانم مەڵبەندی سلێمانی لە چه ئاستێکای و ئامادەکاریەکانی لەکوێیان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا دەستخۆشیم بۆ کەناڵی ئاسمانی پەیام. سڵاو و ڕێزیشم بۆ بینەرانی کەناڵەکە. دیارە وەکو مەڵبەندی سلێمانی لە دوای ئەوەی کە لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری بەرنامە ڕێژی کرد و بەرنامەی دابەزان مەش لەو کاتەوە دەست بەکار بووین. لیژنەیەکی باڵاکە لە بەرپرس و کارگەڕان پێک دێ و بە هاوکاری هەموو و کادێرە پێشکەوتوانی کە لە سنووری مەڵبەندە بە ئەندامانی سەرکردایەتی و بە ئەندام مەکتەبەکان توانیمانە تیمی باڵا تەشکیل بکەین و پاشانی شۆڕبینەوە بۆ ئەنجومەنەکان. دیارە ئێمە لە سلێمانیە 8 تیمی بانگەشی هەڵبژاردنمان هەیە و هەفتانەش لەبەر سێبەری ئەو بەرنامەی کە لە لیژنەی باڵاوەیەت هەفتانە کۆبوونەوەمان هەیە و ئەو خاڵە ئەوە ئەکەینەمەتنەوەی لە سەرەوە دێ. ئێمەش خۆمان دانیشین و هەفتانە بەرنامەمان هەیە. دیارە بەرنامەکانمان هەر تایبەت نییە بەو بازنانەی کە هەڵبژاردننی تیاکرێ بە تایبەتی ئێمە لە سنووری مەڵبەندی سلێمانی واقعی مەڵبەندەکەمان وە هەڵکەوتووە. ئێستا بازنە هەیە بڵێ ئەنجومەن هەیە لەسەر مەڵبەندی شارە زوورە بەڵام بازنەی دوو ئەیگرێتەوە. ئەنجومەن هەیە لەسەر مەڵبەندی چەمچەماڵە بازنەی دوێگرێتەوە وەکو بازیان تێکە و ئەنجومەنی شێ لەسەر مەڵبەندی سلێمانی و ئەکەوێتە بازنەکەی سنووری ڕانیەکە بازنەی چوارە. بۆیە ئێمە ڕێنماییمان بۆ ئەو بازنانە بە جیاجیا و بازنەی دووش لە سلێمانیە بازنیەکی لە سلێمانیە کە کاندیدمانە ڕێنمایی هەفتانەمان بۆ ئەوان شەبووە. وڵا ئەوە سەرنجی ڕاکێشام ڕێنمایی ئێوە بۆ وازنەی یەک کە کاندیدتان نییە توانم زانم ڕێنمایەکانتان چیە؟ ئێمە جگەل لەوەی کە هاوکاری تیمەکانی ترۆوانیش وەکو کادێری ترکە لە سنووری بازنەی دوون ئەجوڵێن و چالاکیان هەیە و ئیشوکاریان هەیە. ئێمە بەردەوام ڕێنماییمان بۆ دیارە ڕێنماییشمان ئەبێ بۆ شێوازی بانگەشی هەڵبژاردن. زۆر باشە. باست لەوە کرد کە هەفتانە لەبەر ڕۆشنایی ئەو بەرنامەی کە لەسەرەوە داڕێژدا و ئەوی خۆشتان وەکو مەڵبەند بڕیارتان لێدا و کۆبوونەوە ئەکەن. منە پرسم ئێوە تەنها ینی لە بارەگاکی خۆتانە خەریکی کۆبوونەوەن تەنها بڕیارەکان لەسەر وەرەقەیان تیمی مەیدانی هەم لە خۆت هەم لە برایانی کارجەڕ و ئەنجومەنەکان و باقی ئەندامانی مەڵبەند بە فعلی لەسەر شەقام و کۆڵانەکان و دەرگا بە دەرگای ماڵان گەڕاون. ئێمە بۆ هەر تەمەکردمان تە هەشتیم بۆ هەر تیم لەو تیمانە کارگەرێکی مەڵبەند سەرپەرشتیار و کۆنتاکی لەگەڵ یا هەیە و ڕاستەوخۆ مەیدانیە و ئێمە جگە لەوەی کە کۆبوونەوەکانمان لە مەڵبەند ئیدارەتداوە باقیات خۆمان لە ناو خەڵک و لە ناو ئەندامانی خۆ ناو جەماوەری خۆمانین. باش بۆیە بەردەوام لە جوڵیان لە ناو جەماوەر و دەنگدەرانی خۆتانان یان لە ناو عامی جەماوەران ینی ئێوە تەنها مخاتەبۆی ئەو خەڵکاکەن کە ئیسلامین و لە ناو ئیسلامیشە کۆمەڵن یان ئێوە با بڵین بەریەکەوتنتان هەیە لەگەڵ هەموو هاوڵاتیانی شاری سلێمانی بەتایبەت ئەو بازنەی کە مرواری خانتیایەکان دیدا. بێگومان یەکێک لە خاڵەکانی کۆنگرەی چوار خۆی دروشمی دادگەری دروشمی کۆنگرەی سێیە لە کۆنگرەی چوارە ناوی کۆمەڵی ئیسلامی گۆڕا بە کۆمەڵی دادگەری لە دو ئەوە دیارە ئەو خەڵکەی کە بە دوا دادگەریاوێڵە ئەبێ لەگەڵێمە کۆنتاک و تێکەڵیمان بۆ بێتەوە بە یەک و پرۆژەیەک ئیدارە بدەین. بۆیە ئێمە لە مەڵبەندیشە هەتا دروشمان کە دەستمان بەکار کردووە و تومانە ئەم قۆناغە خەڵک ناکەینە کۆمەڵ
کۆمەڵەکەینە مڵکی خەڵکی لەبەرەوە ئەم ئیشەش پێویستی بە هەنگاوی فراوانتر و کۆنتاکی زیاتر لەگەڵ جەماوەرە بەڵێ کاچینە دەرەوە ئێمە هەموو جەماوەری کوردستان بە جەماوەری خۆمان ئەزانین جامان نەکردوتەوە وەکو لە پرۆژەکانی تیشمانە بە هەمان شێوەیە. باش کەواتە فیدباکی ئەو جەماوەرە گشتیە لە شەقام و کۆڵان و بازاڕ و ئەمانەیە و کەسایەتیە کۆمەڵایەتیەکان لەم شارەیە شێخانی طریقەت مامۆستایانی ئاینی سوزانم بنە ماڵە بەڕێزەکان کە لەم شارەیە هەن فرۆشیارێک ئەوەی کە تۆی بینی کاسبێت فیدباکی بۆ ئێوە با بڵین ڕەتفعلی بۆ ئەو بانگەوازەی ئێوە کە دروشمی دادگەریتان هەڵگرتو داواکەن دەنگدەن بە کاندیدەکانی ئێوە لە بەرامبەر ئەوان چیاڵێن دیارە خەڵکێک ڕووی بێ بچێتە ناو جەماوەرەوە بڵێ دەنگم بدەرێ لەم قۆناغی داهاتووە هاوکارمان بن بۆ چەسپانی دادگەری پێچێ سابقەی ڕاببینێ کە ئەم هەنگاوە بنێ بۆ ئێمە پێشومان ئێتە چی وەکو ئەندام پەرلەمانت بێ چی وەکو وەزیر و چی وەکو بەڕێوەبەرە گشتیەکان لە سنوورە حکومەتە لە حکومی خۆجێیەکان هەر هەمویان جۆرێک لە نمایشیان کردووە جۆرێک لە ئەرکی خۆیان ڕاپەڕاندۆ ڕوومان دێ بە خەڵکی بڵین خەڵکینا ئەوە هاتوون جارێکی تر لەم دروشمەیە هاوکارمان بن بۆ ئێستیجابەی خەڵکی زۆر زۆر باشە هەموو شەریحەکانی مجتەمع بەگشتی دڵیان بە کۆمەڵی دادگەری خۆشە بە تایبەتی هەنگاوی تازەی کۆمەڵی دادگەریش کە هەنگاوی بەرەو جەماوەری بوونە و هەنگاوی تێکەڵبوونە بە جەماوەر خەڵکێک نەبووە کە بچینە دەرگای بدەین و ئەو نەخێرمان لێ بکە. باش خۆ دەزانی لێرە و لەوێ بە عام لە هەرێمی کوردستان تەنانەت لەسەر ئاستی عراقیش خەڵک دەنگدەر هاوڵاتی جۆرێک لە ڕەشببینی بێهیوایی بۆ دروست بووە بەشێک پێی وایە ئەنی نەچێت بۆ پرۆسی دەنگدان چونکە بچێ و نەچێ دوجار نەتیجەکە ڕوون و ئاشکرا بەشێک پێی وایە ئەسڵەن هەڵبژاردن بکرێ و نەکرێ و چێ دەرچێ و چێ دەرنەچێ خەریکی هەر لە ژینگە و لە بازنێکی بچووکی خۆیان علاقینی سیاست چیەکە و چیناکە کە دوجار نەرزانێ ڕاستەوە خۆیان ناڕاستەوخۆ دەرئەنجامی ئەو سیاسەتە تەئسیر لەوەکە لەسەر ئەم جۆرە لە ساردیەکە نایشارینەوە هەیە لە ناو شەقامی کوردیا ئێوە وەکو مەڵبەندی سلێمانی پلانتان چێ بووی کە خەڵک تێبگەێنن بە هەر هۆکارێک لە داخی هەر بابەتێک سار نەبێ و ئەم هەڵبژارنە بێتە سەر سندوقەکانی دەنگدان خۆی دەسەڵات بە بەرنامە جۆرێک لە بێئومێدی بۆ خەڵک دروست کردووە سەرکەوتوو بەتیایە سەرکەوتوو بە بڵێ کە دەرگای خەڵکە دەین سەرکەوتوو بە بە تایبەتی ڕاپرسیەکانی ژەگەر بینی بێتمان نەتیجەکەی ئەو بە تایبەتی و ڕاپرسیانی کە و پرسیاری تیا هەیە ئایا هەڵبژاردن گۆڕانکاری دروستەکە نیسبەتێکی زۆر لە خەڵکی بێئومێدە لەو حاڵەتە بەڵام جارێکی تر تێکەڵکردنەوە و هێنانەوەی بۆ ئەوی لە سنووقیاسە سنووەکانی دەنگدان بڕیاری خۆی بدە وابزانم زۆر قورس نییە ئینسان تەنهارەوە نەمخاتەبەی کاو بیری خاتەوە کە نەچوونت چی کارە ساتی ڕوەدا خزمەت بەکێیەکە بۆیە هەستەکەین ئەوانش کە بڕیاریاندا بوونە چەند کاتێک تیمەکانی ئێمە سەردانیان کردوون نەتیجیان بۆ هێناوینەتەوە خەڵک ڕایگۆڕاوە. باش خەڵک بۆ بێئومێد بووە دەسەڵات بە بەردامە پرۆسەی سیاسی پرۆسەیە کە دووبارەیە یعنی هەتا توانین بڵین لە کوردستانە خەریکە بڵین سیاست جێبەجێکردنیش نیە سیاستکردنیش نییە سیاست جێبەجێکردن یعنی لە دەرەوەی دەسەڵاتی ئەم قەوارەیە سیاستدا ڕێژە و جێبەجێکرێ بۆیە جێبەجێکردنەکەی کابراڵێ بچمن خەڵک بچێتە پەرلەمانیانە چی هەر ئەو سیستمەی جارانە و بە هەمان حاڵە بە تایبەتی پەرلەمان خۆتانەزان چەند جارێک پەخرا چەند جارێک چالاکیەکانی ئەوەی کە بینیمان پێش لە سەرۆکی پەرلەمانیان حاڵەتێکی تر بۆیە خەڵک ناومێدە بەڵام ئەم ناومێدیە ڕەوینەوەی گران نییە بە شەرتێک ئێمە لە دەرگای ئەو خەڵکە بێن و ئەو بڕیاری کە خۆی داوێتی ئاسان ئەگۆڕێ ئەگەر بەدەمیۆرسی بەڵام جیاوازیەگەیە سۆی جەنابەت باست کرد ئەو حاڵەتانە لە پەرلەمانی کوردستان ڕوویداوە بەڵام ئەمە هەڵبژاردنێکە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق ینی ئەو حاڵەتە جیاواز نییە خۆی ئەگەر نەتیجەکەی لە گشتیا ببینینەوە کە خەڵک ناومێر بوو ناوبڕیادێکی گشتیەدا هەتا جاری وە لەگەڵ پرۆسە سیاسەکە لە حیزبەکەش ینی لە کارە حیزبەکەش دانیشێ شەر نییە بڵێ هەر لەسەر پەرلەمانی کوردستان بەڵام حاڵەتەکە بۆ بەغا تەمەەن ڕەنگە تونتر بێتەوە چکە نوێنەرایەتی کورد لەوێ نەتیجەیەکی واجوانی نیشان نەداوە لەوێش ینی ئەمیش ڕاست ئەمەی جەنابەت دەڵی ڕێگا لە سەرۆکی پەرلەمان لە پەرلەمانی کوردستان بووە بەڵام بەرهەمی
بەشداری نوێنەرانی کول لە ئەنجومەی نوێنەرانە بەرهەمەکەیمان بینیوە کە چەند پۆستێک بوو و چەند حاڵەتێک بوو و بە تایبەتی مادەی 140 کێشەی پێشمەرگەوانە لەم ڕێگایەوە چارەسەر نەکراوە بەڵکو کێشەکان کەڵەکەتر بوون بۆیە ئەڵێ بچم یان نەچم هەمان حاڵەتە. باش کەواتە ئەگەر تاکێک دەنگ دەرێک بڕیاری دابێت نەچێ و تووتت نازانێت چ زەرێک ئەگەیەنێ ئەگە من لە توی بپرسم دەنگ دەرێک کە بە پێی دەستور و یاسا بەرکارەکان لە عێراقا مافی خۆیەتی دەنگ بدا هەندێک لە شرۆڤەکاران باز لەوەکەن لە هەندێک حاڵەتە لە ماف دەرەچێت چێتە ئەرکە لە سەرشان زەرەر چییە ینی با بڵێن ئەو زەرەرەی کە تاکێکی دەنگدەر ئەیدا لەوەی کە ناچێت بۆ پرۆسەکە زەرەر لە چی ئەدا و قازانج بە چی ئەگەێنێ ئێمە ئەگەر بزانین ئەو دەسەڵاتی کە لێرە هەیە کادێر و ئەندامی خۆی و دەنگدەری خۆی بە زۆری ڕاهێناوە بە تایبەتی مەسەلەی مەعاش و تاعینات و ئەو مەحسوبیەتەی کە پێشتر بووە بە زۆری ڕاهێناوە ئەو ناچارە بچێ یعنی ناچارە چونکە لەژێر مڕاقەبەیە کایە و هەتا مەسەلەی موچەکەی زۆرجار بە تاعیناتەکەی زۆرجار بە عوادی گەورە بۆیە ئەو بەشەی کە جارێکی تر دەسەڵات بگرێتەوە بە هەمان ڕیتمی جاران سیاست دەکا ئەو بەشی خۆی مسۆگەر کردووە ئەوەی کە ناڕازی و بێتاقەتە ئەوەیە کە وەرزە لەم وەضعە بێتاقەتە ئەوێ گۆڕانکاری بکە بۆڵام کە ناچێ بەشداریەکە جایتر خزمەتکردنە چکە ئەو کاتە بەشەکەی ئەو ئەچێ لە نیسبەتی لە ڕێژەی ئەم کەس ئەم لایەنانەی کەوا دەیانێت چاکسازی بکەن لەوان کەمە بێتەوە جا من هەر بکو بڵێ تێبینیم بۆ ئەوان یان ئەگەر وا بواە نەچوون بە جۆرێک بێ بۆ نمونە ئەو بەشەی کە پێی دەوشێ بەشی مەعارەضا ئەگەر کورسیەکانیان دیار بێگریمان 30 کورسیە 20 کورسیە ئەگەر بە نەچوونی ئەمان 20 کورسیەکە بە تاڵی بمێنێتەوە ئەوە جگای ئەوەیە مناقەشە بکا بڵێ ناچم بایکۆتەکەم بە ئەو بەشە کەس نەچێت لەو بەشەی لەوەی خۆم بەڵام بە نەچوونی ئەو کورسیەکانت بەوانە پڕەبێتەوە کە بەشێکە لەو حاڵەتی کە بەسەر ئەم نەتەوە نیشتیمانەیە هاتووە بۆیە واجبە بچێ ینی واجبە بچێ بۆ ئەوەی بڕیاری خۆی بدا و وەکو چۆن لە سزای ئەو گەندەڵی و حاڵەتی کە پێشتر هەیە لەویا حەقی خۆی لێ بکاتەوە. باش ئەوانەی کە بە هەر هۆکارێک ئەڵەن ناچین بۆ دەنگدان ساردن لە دەنگدان وەک عەرزم کردی بۆ هەیە کابرا هەر مهتەم نەبێ بە دەنگدان هەیە لە حیزبێک بێتاقەتە هەیە لە کوی پرۆسی سیاسی بێتاقەتە هەیە لە تەزویر بێتاقەتە هەیە لەوەی بێتاقەتەوە تۆ فەرمووت ینی ئەزانێ گۆڕانکاری ناکرێت و ئەوەی لێرە ئەکرێ لە دەرەوەی عازەکە درێ ڕۆبۆت ئاسا لێرە جێبەجێەکرێ ئەمانی ناچن بەڕاست بەدیلیان پێیانی لەگەڵ نەچوونەکە بەدیلێکی باشتریان پێ بتوانن ئەم دەسەڵاتە بگۆڕن نەخێر هەر دیستان تەستیمونە بۆ واقعەکەی پێشوو یعنی جارێکی تر دووبارە بوونەوەی هەمان حاڵەتی پێشووە یعنی ئەگەسا بەدیلێکە بواە بۆم ئاراستەیە ئەتواندرا وەکو بڵێ بێن لەگەڵ ئەم جیهتانەی کەوا شعاری گۆڕانکاری و عەدالەتیان هەڵگرتووە بەیەکەوە بگەینە شتێک بڵێ بەڵام هەستەکەین بەدیلێک نییە هەتا ئەسا ئەو ئەحزابانەی کە بە تایبەتی کۆمەڵی دادگەری ئەگەر بیزانیە لە غەیری ئەم ڕێگایە ڕێگایەکتری شتاقی کردەوە بەڵام غێری ئەم ڕێگایی کە ڕێگای هەڵبژاردن و انتخابەتە ڕێگایەکی ترشی نابێت ڕێگەی چەکداری و شۆڕش و ڕاماڵین و کودەتا بۆ نمونە نەتیجەکەیمان بینیوە پێشتر ینی بەرهەمەکەی بگرە ئەنجارە خەساری خوێنیشی بەدوایە دێ. باش بەشێک لە شرۆڤەکاران ئەڵەن ئەگەر لە یاسای هەڵبژاردنە بەهاتایە بوترێ هەر پارێزگایەک یا هەر بازنەیەکی انتخابی ڕێژەی لە 125 بەشداری تێنەپەڕێنێ ئەو بازنەیە ئەو پارێزگایە دەنگەکانی قوبوڵ نییە ئەمە ئەگەر خەڵک بایکۆتیشکە دەوریە بێت بەڵام مادەم لە یاساکایە ئەوە نەهاتووە لە 110 بەشداریکە لە 105 بەشداریکە لە ناوخۆی عێراق و لە ڕووی نێودەوڵەتیەوە هەڵبژاردنەکە پەسەندکراوە و پەسەند دەکرێت مەبەست لەوەیە ینی بایکۆتە بە بەرنامە بێ یاروە بە عەفەوی بێ بێگومان لە هەردوو حاڵەتەکانی و جەناب دەڵێگەر یاسایەک بووایە ئەگەر لەوە نەکەمتر بەشداری بکردایە ئەوە ئەو بازنەی حساب نەکرایە هەڵبژاردن بکرایەتەوە یان ڕێگای تێچوو یاخود ئەمە ڕێخۆشکردن نەبووە بۆ تەزویر ینی نەچوونی دیسانەوە کێشەیەک تیش بۆ هاوڵاتی دووسەکان ڕەنگە دەنگەکەی لەوێت تەزویر بکرێ بۆیە چوون پێویستیە باش چون پێویستیە بێگومان تۆش هەم وەک سەرکردایەتێکی کۆمەڵی دادگەری هەم وەکو بەرپرسی مەڵبەندی سلێمانی ئەڵێ ئەوەی ئەرچێ داوای ئێوە ئەوەیە کە دەنگدا بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری منە پرسم بۆ خەڵک دەنگ با بە کۆمەڵی دادگەری دیارە ئێمە گەر سەیری جۆرەکانی گەندەڵی بکەین گەندەڵی سیاسیەڵی گەندەڵی ئەخلاقیەڵی هەرێکە لەم باشانە
کۆمەڵی دادگەری ئاین دادگەری بوون چارەسەری ئەم جۆرە گەندەڵیانەیە بۆیە کۆمەڵی دادگەری لە پێشتریشە بۆ هەموو ئەو بوارانە خزمەتێکی بەرفراوانی بە مجتەمەع کردووە ئێمە ئەزانین ئەگەر قەبارەی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراقا بەرەو لاوازی بڕوە ئەم پرۆژانەی کە ئێستا پرۆژەی خزمەتگوزارین یاخود پرۆژەی پەروەردەین یان هەر بابەتێکی ثەقافی تر لە سەنتەرە ثەقافیەکانەوە ئەڵێ لە پرۆژە خێرخوازیەکانەوە ئاڵی ئەمانش دیسانەوە ڕەنگە وەکو جاران خزمەتی پێ نەکرێ بۆیە تا قووەتی کۆمەڵی دادگەری لە نەجمی نوێنەران بە قووەتر و بەهێزتر بێ خزمەتی باشتر و چاکتری پێکرێ بۆیە جەماوەر تەنها شوێنێک کە ئێستاکانە دیار بێ کە خزمەتە بە ئەم مجتەمەع ئەم جیهەتانن کە ئێستا لە ناو مجتەمەعان بە تایبەتی کۆمەڵی دادگەری کە بەشی شێری هەیە لەو بوارەیە باش ئێستا گەر بینەرێک بیسەرێک گوێ لەم گفتوگۆیی ئێمە بێ ئەڵە باشە جاخۆ هەر کۆمەڵ ئەم بابەتانی نییە لایەنەکانی دیکەژێتی و بە تایبەت لەوانێ بڵێ ئەوەی یەکێتی و پارتی لە ڕابردوو کردێتی بەمان نەکراوە وەڵامی تۆ بەڵێ ئەوە یەکێتی و پارتی هەر موچە و بودجەی خۆیەتی جارێکی تر ئەیداتەوە و ئەم پیاوەتی ئەکا بەسەریە ینی بگرە بە پێچەوانەوە ڕەنگە ئەگەر لە دەست ئەوانە نەبووایە زیاتر ئیسیفادەی لێ بکردایە بە زەمەی کۆمەڵی دادگەری بریتیە لە خێر و خەیرات و یان لە بەرنامەی ثەقافی و ڕۆشنبیری کەوا پێگەیاندنەوەی تاکە و هەروەها هاوکاری تاکە بۆی بتوانێت ژیانێکی شەرەفمەندانە و شایستە بژی باش باست لەوە کردوتت ئەمە کۆمەڵێک وەکو کۆمەڵی دادگەری کۆمەڵێک ناوەند و با بڵین شوێنمان هەیە کە لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی هاوکاری خێرخوازی و لە ڕووی تەنانەت پەروەردەییەوە بۆ نەوەکان و بۆ کچان و بۆ ئافرەتان و بۆ تاکەکانی ئەم کۆمەڵگەیە بوونی کۆمەڵ لە بەغدا ئەتوێ بڵی مەساحەی ئەمانە فراوانتر و باشتر ئەکا و نەبوونی زەرەر ئەدا لەمانە بێگومان زۆر جار ڕەنگە نەبوونت لەوێ ئێمە مەرحەلەیەکمان بینیوە کە ئێمە لەوێ نەبووین بۆ نمونە لە 2003ەوە ژیانی خزمەت و جوڵەی ئێمە هەتا لەلایەنە ثەقافیەکە پەروەردەیەکە لێمان تەسکرا بووە بۆیە بە فراوان بوونمان بە وجودی زیاترمان لە بەغا لێرە ساحەکە فراوانەیە بە ئەندازەی ئەوەیە چەند لەوێ دەنگمان قەوی بێ و زۆرتر بین لێرە ساحەکە فراوانترە بۆ هەموو ئەو پرۆژانە چونکە وەکو ئەرزم کردنی ئەمە قۆناغێکمان بڕیوە قۆناغی پێش 2003 ئەو مەرحەلانە هەستەکەین جۆر لە تەسکبوونەوە لە حیاتی سیاسی ئەمە بەگشتی چێ بوارە پەروەردەیەکەوە چی بوارە خێرخوازیەکە تەسک بۆتەوە بۆیە بوونمان لەوێ و فراوانبوومان لەوێ فراوانبوونی نیشانەیە هەرچەنە ئێمە لە دوای ینی ڕوخانی ڕژەمی بەعسەوە ئەو هەڵبژاردنانی کراون لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق چوەک خۆمان سەربەخۆ چوەک لە لیستی هاوپەیمانیە بووبێتین پەرلەمانتارمان لە بەغدا هەبوو بەڵام من پرسیارەکە بە جۆرێکی ترەکەم جا باشە گرنگی ئەم ناوەند و کەناڵە پەروەردەی و خێرخوازی و ثەقافیانە گرنگی چییە؟ هەبوون و نەبوونیان چییە؟ ئێمە دەگەر سیر بکەین بابەتی فەساد دایمە لەسەرەوە دابەزێ بۆ خوارەوە یعنی ئەتکابرا کە ماسیەکی شەکڕێ ئەڕواجە سەیری گوێچکەیەکە بۆیە فەساد لەسەرەوە دابەزێ وە سەری ئەژێتە خوارەوە تر بە هەموو جۆرەکانی گەندەڵیەوە چاکسازی ڕێچەکی بە عەکسەوەیە ینی لە خوارەوە ئەڕوا بۆ سەرەوە بۆیە کۆمەڵی دادگەری بە تایبەتی ئیتیماماتی پەروەردەیی لەم ناوەندە ثەقافی و ڕۆشنبیری و پەروەردەیانەیە ئێوێ لە ئێستاوە لە تاکی مناڵەوە کە دەست پێیەکە پەروەردە بکرێ بەڵکو ئەم جیلە کە یەتە مەیدانجایی تر وەکو مۆڵتەفێ دێ وەکو دکتۆرێ دێ وەکو دەسەڵاتدارێکی سیاسی دێ ئەم قۆناغی تێپەڕاند بێ بە تێڕوانینێکی تر ئەگەر هەموو جیلێک محتاجی جیلەکەی پێشخۆی بێ ئێمە ئێستا قەنەعەتمانوە محتاجی دەکەی خوار دوا خۆمانین چونکە ئەوانن گۆڕانکاریەکەن ئێمە لەمە مەویز بووین ینی ئەم 30 ساڵەی دەسەڵاتی کوردی شوێنێک نییە جێگای شانازی بێ شوێنێک نییە بڵێ بۆ نەوەکانی خۆمانی بگێڕینەوە بڵین ئەلەم بڕگەیە شانازی پێواکەین بەڵکو ئەبێ ئەوان وەضعێ دروستکەن جاوەتە سەرکەوتووە بن نموذەجێکی جوان نیشانەدەن یاوەتا بە پێچەوانەوە ئەوانی ژارێکی تر بە ئەم ڕێچکەی ئەمانە ڕۆم بۆیە ئەمانێت دەرگا داخراوەکانیان بەڕوا واڵا بکەین فێریانکەین ئەزمموی حیات بە ئەزممونێکا بڕۆن ئەم ڕێچکەی پێشوونەگەتە باش من ئەمێن نوێترین بابەت لە تۆڕی کۆمەڵایەتی ئەم ڕاوکەمە پرسیار بۆ جەنابەت خێرە کۆمەڵی دادگەری ئەو ناوەند و کەناڵە ثەقافی و خێرخوازی و ئەوانی کە هەیەی
خزمەتی خەڵکی لێ ئەکا بە شێوازێکی گشتی بێ ئەوەی سیر کابزانێ ئەمە کۆمەڵە یا کۆمەڵ نییە بەڵام ئەبینین هەندێک جار ئەگەر بەشێکی کەمیش بێ فیدباکەکە وەکو خۆی نابێ بۆ نمونە کۆمەڵی دادگەری لە ڕێی دەستگا خێرخوازیەکانیەوە لە ڕێی پەرلەمانتارەکانیەوە لە ڕێی مدیر عام و وەزیرەکانیەوە زۆر هاوکاری بۆ نمونە کەم ئەندامە بەڕێزەکانی کردو لە کوردستان بەڵام ئەبینی ئەمڕۆ یەن زۆر بە شانازیۆڵێ دەنگی ئێمە بۆ دەسەڵاتە بۆ ینی ئەم هاوکاریە ئەم خێرە کە کۆمەڵ وەسیلەیەک بوو بۆ گەیاندنی بەوان بۆ بە بڕای تۆ بۆچی شوێنی خۆی نەپێکاوە جارێ بێمە گلەی لەو خەڵکە نەکەین هەر پەیامەکەی ئێمە طبیعەتیەوە ئەمە ئارسەلناکە لە ڕەحمەتنی العالەمین بۆ ئەو دادگەریەمان تەنها بۆ کەسانە ناوێت کە دەنگمان نەدەنێ ئەوەش کە دەنگمان نادێت و کە دژایەتیشمانەکە دادگەریەکە بۆ ئەوانیشە بۆیە سنووری دادگەری کۆمەڵی دادگەری سنوورێکی حیزبی و چوارچێوەیەکی جوڵافی نییە بەڵکو فراوانە ئەمانەوەی هەموو کوردستان لە سایە بحاوێتەوە هەلو کوچەن پێ سەلەم کە چۆتە مەدینە ئەو دادگەری لەوێ چەسپاندوێتی حتا جوولەکەش کە لە سایە بۆ حەواوەتەوە بە درێژایی تاریخی ئیسلامیش ئەمە ئەبینین بۆیە چاوەڕوان کراوە ئەم حاڵەتەی کە جەنابەت دێڵی خۆ ئێمە چاوی ئەومان لێ ناکردن بەڵکو پێچەوانەوە ئەبوایە پشگیری بەڵام شەریحەیەکە ئەوە نە ظڵمی لێکراوە هەتا من هەر لە ئەو جەنابەت بەرپرسیەکەمی ئەو بڵێن یەکێتیە پێشتر بینیمە ینی هاتوو بەراوردی مەعاشەکەی خۆیانی ئی هەموو یەکێتەکەی کردو بە مەعاشی ئەندام پەرلەمانێک یا بەجێهەتین فەقیرانیەوەنە بەراوردەکە بجیاوازی بووە بۆی هەر خۆی ئەزانێ ڕەنگە ئێستا لەم کاتێک کاتی هەڵبژاردنە بەقەدەر مەعاشی ئەندام پەرلەمانەکان بۆ بردەبن یان حاڵەتێک ڕووی دابێ فەقیرەویش کۆمەڵێک فەقیری بەڕێوە بەدەستەوەیە لە بەردەمایە کە هەموو حاڵی ژیانیان ئاوایە بۆی هەر کەسێک دەروی خێریان لێ بکاتەوە مەجبورە بێ سوپاس گوزاریان کە بەڵام لە کۆتاییە ئەوە قسەی خۆیەتی شەرنیە قسەی کەمەندامەکان بەڵام دوجار هەل جەزاء الإحسانی إلا الإحسان نییە جوانە بەڵام ئەبێ جەنابەت لە پێشکەشکردنی هاوکاریەکان لە پێشکەشکردنی حاڵەتەکانە ئەو لەبەر چاو بگری ئێستا ئەو کێشەیەکی هەیە کێشەکەی ئەوش لای ئەو چارەسەرە بێ وەڵام وەکو وتم کە ئەم قسەی لەسەری ئەعلام دەرەبردرێ مەرج نییە ڕەنگدانەوەی هەموو یەکێتێکە بێ زۆر باشە کاک شەومەسین لە وتاری ئاهەنگی لیستی کۆمەڵی دادگەری کە بۆ سەرجەم کاندیدەکان و بەتایبەت بۆ مرواری خان کە لە بازنەی دوی سلێمانی کاندیدا کە لە شاری سلێمانی بە حزۆری جەنابی سەرۆک و ئەندامانی مەکتەبی باڵێن ئەنجومەنی باڵا و دامەزرێنەران حزۆریانە و جەماوەری زۆر قسەیەکت کرد سەرنجی منی ڕاکێشاوە وتت مەڵبەندی سلێمانی دەیەوێت مزگێنی بداتە سلێمانی و قەرەداخ و بازیان بەڵێ ئێوە بەتەمای چ مزگێنێکن و مزگێنی چیە ئیدەن بە خەڵک هەر لەوێ ڕامگەیان هەر لەوێ لە دوا وتەکەم ئاماژەمدا کە ئەمانەوێ لاوێکی ئەم شارە بڕوات نوێنەرایەتی تۆ بکە و کۆمەڵێک حاڵەت هەن ئەتا دەستی خزمەتی زیاتر بکە بتوانێت تیمارێکی باشتر بێ بۆ برینەکانی ئەم شارە شکۆی بۆ بگێڕێتەوە تەمان ئێمە لەوێ ئاماژەماندا چکە تاوێ بازنەی دووەوە ئێنا گەر فراوانتبی لێ بکەینەوە مەڵبەندی سلێمانی منتیقەی تیژ ئەگرێتەوە کە منتیقەی پیرەمەگرون و دوکانە بەرەو ئاراسەی تیژ ئەگرێتەوە قەسمە زیاتر تەرکیزمان لەسەر بازنەی دوو بووینە بازنەی یەک شار باژەری ژەگرێتەوە ئەم بەشەی سەرەوە ژەگرێتەوە بۆیە تەرکیزمان لەسەر بازنەی دوو مزگەینەکەش بریتی بوو ئەو حاڵەتە لە ڕێگەی ڕێخستنەکانتانەوە ڕاپرسیەکانی خۆتان یان لایەنەکان یان ڕێکخراوەکان یان ئەو کۆنتاکتی لەگەڵ شەقام و کۆڵان و ماڵ بە ماڵ هەتانە چاوەڕێکن کاندیدەکەی سلێمانیتان دەربچێ بەڵێ چاوەڕێمان هەیە لەسەر چه ئاساسێواڵی لەسەر ئەساسی ئیستیجابە ئەو خەڵکە و لەسەر ڕابردووی خۆشمان بەڵام وەکو جەنابەت ئێستا ئاماژەر بە کەمەنداماندا ڕەنگە خەڵک زۆر جار وەکو بڵێ لە ڕووی ئەعلام وەشتێ دەربڕێ شەری ناخەکەشی وابێ باش ئێوە لەبارەی بەها و ئاکارە باڵاکانەوە کە لەو کەناڵانی کە باسم کردن بە نمونە ئەگەر ئێمە سنتەری ڕۆشنبیری نووری حکمە بە نمونە وەرگرین ئەنی ئێوە ئەتانەوێ لەم کەناڵەوە چی بکەن چ فەراغێگەیەوە ئێوە گرنگیتان بەمەداوە لە پاڵیا گرنگیتان بە گەنجان داوە لە پاڵیا گرنگیتان بە قوتابیان داوە لە پاڵیا گرنگیتان بە خەڵکی هەژار و نەدار و ئەوە داوە وەکو دەستگای خێرخوازی با بڵین بەخشین هاوکاریانەکە لەولاوە نەخۆشخانەیەکتان کردوتەوە دەرگای واڵایە ڕۆژی بۆ هەزارها نەخۆشی کەم دەرامەت
ئێمە یەکەم لەو دەستگا ثەقافی و پەروەردەیانەوە ئەمانەوێت جارێکی تر پەروەردە بگەڕینەوە بۆ غەریبە بەڵێ تا دەستگا فەرمیەکان ئەوەی تیانە پەروەردەیە خۆیان چەند ناوی بەڕێوەبەراتی پەروەردە و پێگەیاندنە یان تێگەیاندنە یان فێرکردنە بەڵام ئەستان ئەنسوری پەروەردە نەماوە تا فێرکردنەکەش بەهۆی ئەم بایکۆتی چەند ساڵە ئەویشی تیانەمە وە لە ناو خانەوادەکانیشا کە سەرچاوی ینی قۆناغی یەکەمی پەروەردەکردنە لەوێش تەنها بەخێوکردن ماوە ینی خۆی دوو پرۆسەیە پەروەردەکردن و بەخێوکردن دوو پرۆسەیە لەناو خانەوادەکانە ئەوە حاڵەتی تەنها بەخێوکردنە چکە ڕێسەرۆکی خانەوادان وا لێ کردووە تەنها فریا بژێوی ژیان بکەوێ لە پەروەردەکردنی مناڵەکەی نەتوانێت پێچێتەوە خۆ دەزانانی لە وڵاتێکی و کەوروپا بۆ مناڵ سۆسیال هەیە ئەم سۆسیالە بۆیە بە دایکی ئەڵێ بە باوکێڵێ ئەو بەخێوکردنی ئایدی ئێمە پەروەردەش ئایدی تۆ پەروەردەوە نەگرنگە لە شوێنانە ئێمە ژەمان لەرگام دەستگایەوە مادام باوکو دایک مەشغوڵە بە بژێوی ژیان و بەخێوکردنەوە ئێمە بتوانین ئەو ئەرکە بخینە سەرشانی خۆمان و پەروەردەیەکەین وەکوتم ڕێگای چارەسەرکردن و ڕاستکردنەوە و ئیسلاحات لێرە دەست پێ بکەین جا ئەوە ئیشی ئێوە یا ئیشی حکوومەتە ئەبووە ئیشی حکوومەت بواە ئێستا لە هەندێک وڵات هەر ئەم بابەتە پەروەردەی کێمە ئاماژەی پێدەین بەشێکە لە سیستمە پەروەردەیەکە بەڵام بەداخەوە لێرە ئەگەر لە ناو یەک قۆناغی خوێندنە وانەیەکی ئاین هەبێ ئەوش خەریەکە ئێستا بەرەو ئاراسیەترە ڕوە ئیعلام بەگشتی میدیا بەگشتی چ میدیای فەرمی هێزە دەسەڵاتدارەکان چه ئەو میدیای کێسە پێوتێ سۆشال میدیا و هەمومان لە گیرفانمانایە لە گەنجێکی 14-15 ساڵ بۆ سەرۆگە خواتێژ نەبێ هەتاوەکو کەسێکی 6-7 ساڵیش ئەمە ڕۆڵی لە بەلاڕێدابردن یان بەرزکردنەوەی بەها و ئەخلاقە جوانەکان هەبووە خۆی ژینگەی پەروەردەی مانزومەیەەکە پێک دێ لە ماڵەوە لە قوتابخانە لە کۆڵان لە ئیعلام لە سۆشیال میدیا لە بازار ئەمە هەر هەمووی بەیەکەوە لەسەر تا کاریگەری هەیە ئەوەی کە ئێسامە لە کوردستان ئایبینین جگە لەم سنتەرە پەروەردەیانە و جگە زۆرجار لە هەندێک خانەوادە کە دەیەوێت بە کللتوری پێشوە پابند بێ ئینا لە دەرەوە هەمووی شێواندنە بە تایبەت ترکی لەسەر بابەتی ئیعلام کەناڵەکانی ڕاگەیاندن یا سۆشیال میدیا هەر هەمووی ئاراستەیەکی وەرگرتووە ئەوەی بینایەکە لە ماڵ و ئەڕوخێتەوە بۆیە کردنەوەی ئەم هەموو کەناڵە بەم ئاراستەیە کە تەنها مامەڵەکردن لەگەڵ ئارەزوەکانە لەگەڵ ئەقلانیە یعنی شتێکمان نییە لەم پرۆسەی ئەعلامیە کە مخاتەبەی ئەقڵ کا و توانەکانی بخاتەگەڕ بە پێچەوانەوە لەگەڵ شاهوەکانی ئەجوڵێ بۆی ئارەزوەکانی گەشە پێ بدات تەبەن کە ئارەزوو گەشەی پێ کرد ئەقڵ لە جامە بێتە دەسەڵات بۆ هەوڵەدا ئەمی کە جەنا بەدوتت گرنگی بەمە بدرێ هۆکاری چییە گەنج و لاونەوەی ئێمە بەمەوە مەشغوڵەکە خۆی عادەتەن دایمە پێوە لە ناو مشتەمە هەیە وەعی و قیەم ئەم دوانە زۆر گرنگە تاکەی بێ ئەمان هاتوون ئەم دوانە پشێوێنن تاوان ئەگە تاکێک وەعیشی هەبێ وە قیەمیشی هەبێ ئەوە تاکێکە ئەتوانێت چاکەکانی بەشی خۆی و بەشی دەوروبەریشی بکە بەڵام هاتوون ئەوەی کە دەیانەوێ پرۆسەی سیاسی بەڕێوەبەرە لە وڵاتەیە ئەیانێ وەعی هەبێ بەس ناوێ قیەمی هەبێ بۆ تاکیش ئێوێ هەردووکی پشێوێنێ بۆیە دەسەڵات لەسەر ئەم سیستمە ئیشەکە نەبوونی وعی و نەبوونی قیەم لە بەرژەوەندی ئەوە دوایی مجتەمەعەکە وا بەشە بێتەوە چونکە پێشتر بەشبوونێکە بوو بە ناوی ئیسلامی ئەلمانی دابەشبوونێکە بوو بە ناوی جوغرافی هەولێر و سلێمانی نەخێربادین و سۆرانی ئێستا خەریکە ئەمە تێگەشکێ ئەم پارچە پارچە بوونە خەریکێتە سەرەوەی خاوەنی قیەم و ئەخلاقی جوان لەگەڵ ئەو کەسانی کە بە پێچەوانەوەیە بۆی بازاری ئەو لا زیاد بێ کەناڵەکانی ڕاگەاندن لە خزمەتیانە زۆر باش بینە سەر گەندەڵی چەمکێکی فراوانە زۆر جاریانی ئەوترێ گەندەڵی ناوێکی جوانە دانراوە ئەجینە خۆی ئەدەبن لە ڕووی مەقامەکە و جەنابەت و بینەر و بیسەر خۆی ئەمە دزیە بە تاڵانبردنە بە تاڵانبردن و دزیە چەتەیە ڕاوڕوتە بەس ئەم وشیان بۆ دانراوەها هیچ پێی بڵێ گەندەڵەوە چی زۆر پێی قەڵس نەبێ بەس پێی بڵێ دز پێ بڵێ قاچاقچی پێی بڵێ جەردە لەوانەیە فیدباکی بێ ئەم گەندەڵیە کە لە ڕووی ئیداری هەیە کە لە ڕووی سیاسی هەیە لە ڕووی کۆمەڵایەتی هەیە لە ڕووی چوزانم بڵم ئەخلاقیەوە هەیە ئایا بە دروشمی دادگەری کە کۆمەڵ هەڵی گرت و ئەشێوێ لە دروشم تێپەڕێنێ بۆ کردار ئایا ئەتوانێت دادگەری ئەتوانێت بەرەو ڕووی گەندەڵی ببێتەوە
خۆی وشەی گەندەڵی قیاسن بە دزی ڕێژەکەی کەمەگاتەوە بەزەوەنە ینی ئەوەنەیە لە وڵاتانی شەر گەندەڵی هەیە بەڵام لە 115 لە 120 لەو داهاتە ئەخرێتە لاوە یان لە وەضع سیاسیەکەی لە 100 و لە 115 تەحکومەکە یان لە هەر ئەخلاقیەکەیە بەڵام ئەوەی کوردستان ئێمە بە تاڵان بردنە و نەکاری ئەمنەوەیە نەوەکانی داهاتوش حاڵەتیان بەشیان لەم کوردستانەیە لە خەتەرە و ڕەنگە هەر ئێساوە فرۆشرا بێ و ئەودی و کرابێ بەرحاڵ ئەمانە هەر هەمووی چارەسەرەکەی دادگەریە تۆ کە باسی گەندەڵی سیاسیەکەی گەندەڵی سیاسی بریتە لەوەی کە نزیکی لە حیزب و نزیکی لە سەرکردەیەکە وای لێ بکرێ پلەیەکی باڵا لە دەستگا حکومیەکان لەتا لە حیزبا پێی بدرێ بۆیە ئەگەر بە عەدالەت مامەڵ لەگەڵەمەیە بکرێن بابەتە ڕاستە بێتەوە کەڵێن گەندەڵی ئەخلاقی ئەوەیە کابرا پێگە حیزبی و حکومیەکەی بەکاربێنێ بۆ بێ ئەخلاقکردنی کۆمەڵگایتر پشگیری کەناڵێکە کار لەوێ نەخێ زۆر جا شەرەفی کەسێکە کڕێ بە پارێ لە بەدەستی ئەمایە ئەگەر عەدالەت هەبێ ئەویش دیسانە و پێویستی بەوە نابێ بێت پێویستی بەم کەسە بێت و بە حکمی پارەکەی ئەم شەرەف و ئەخلاقی لە حاڵەتێکی ئاوا بێ و هەموو بوارەکان کەواتە عەدالەت دادگەری بریتە لە چارە سەرکردن و بنەبڕکردنی هەموو ئەو گەندەڵیانەی کە لە ساحەکەیە هەیە باش بە 2 کورسی بە 3 کورسی بە 5 کورسی لە کۆی 329 کورسی ئەمە پێچە ینی پرسیاری هاوڵاتیەک بێ دەنگدەرێک بێ بەم ڕێژە کورسیە کەمە ئەو دادگەری تۆ ئێڵی یەتە ئاراوە بەرامبەر بەو گەندەڵیە گەورە و زەبەلاحی کە هەیە خۆی ژمارەك دەور نابینێ ئەوەی کە دەورە بێنێ ئەو پرۆژانەیە و ئەو بوێریەیە کە هەیە وەکو لە بیدار وتە مەسلەی قیام لەگەڵ وایی دوو حاڵەتن جوڵێنەرێکی زۆر بڵێ بنەڕەتیە لە جوڵاندنی ئەو کەسەی کە ئەچێتە ناو ئەم حافلانەوە بۆیە کە کابرا ئەو کەسەی کە ئێمە ئینەری نەوێت کە خاوەن قیەمە کە خاوەن وایە بەڵێ بە ژمارەیەکی کەمیشەوە ئەتوانێ ئەو هەنگاو بنێ ئێمە کێشەکەمان لێرەدایە وشەی گەندەڵی وشەیەکە جەنابەت ئاماژت پێدا بەڵام منێم ئاماژە بەشتێکی بڵم گەندەڵ چی ینی دوشتی جیاوازە گەندەڵ فعلەکەیە گەندەڵ چی فاعیلەکەیە بەڵام خۆ کاک شێخ ینی هەر تاکێک لەم کۆمەڵگەیە ینی ئەگەر زۆر خراپیش بێ لەوانەیە پەست بێ ڕقی لە گەندەڵی بێ بەڵام گرفتی لەگەڵ ئەو کەسایەتی هەیە ئەو بابایە هەیە کە گەندەڵیەکە ئەنجامەدا ئەوەی کە تووتت گەندەڵچیەکە ینی خەڵک بۆ ڕقی لە گەندەڵیە بەس پشگیری گەندەڵچیەکە خۆی بە عام دروست بێکمان هەڵگرتۆ بە خۆمان نەزانیوە بە عام تاکی کوردی ینی بە زمانی حاڵ ئەڵێ نەفرەت لە گەندەڵی سڵاو لە گەندەڵچی چۆن واقعی ساحە بەگشتی جەوێکی بۆ سازاوە کە بم ئاڕاستێڕە بۆ نمونە من و تۆ سبەینە ئیشێکی دایرەیەکی سلێمانیمان هەیە لەبەرەوەی ئەوە ڕۆتینیاتی تایە ئەوە نەکاتت دەگرن ئەوە نەکاتت دەکوژۆنە سەرەگرتنی پێویستە تۆ هەر پێشەوەی لێرەوە بڕۆی ئەزین نەفرێ لەوەی هەیە پێش بڵێ خەڵک پێشە قاو پێش بڕیت و خەڵکەکە بۆی هەر لێرەوە ڕاستەوخۆ تەلەفۆنێکی بۆکەی قوربانەوە دێم و بەشکم هاوکارم بی کەواتە لەوێ کابرای گەندەڵچی کە لەوێ سەرپرشتیان پرۆسەیە کاسێ دەکەی تۆ ڕێزێکرد لێنە یان کەسێکی مقاول کە ئێستاکانە دەیەوێت گرێبەستێ بکە و دەیەوێت پرۆژێک لە وڵاتی ئەمە بکە کە ئەچێت پرۆژەکە وەربگرێ هەر ڕاستەوە خۆ لە بیدایەتەوە لە دەستی دوو وەریەگرێتەوە بۆیە دەستی یەکەم ئەو قازانجی کە پێویستم پرۆژەیە بکە وەری گرتووە بۆیە ئەم مقاولە ئەم تەندەرە کەیت پرۆژەکە جێبەجێ بکە ئەگەر بەو سیستەمە جێبەجێکرێت کە لە بیدایەتەوە بڕیایی لەسەردراوە قازانج ناکە بۆیە دێ وردە گەندەڵی لە وەسائیل و لە ئیشەکانە ئەکا لێ ئەگرێتەوە کوالیتیەکەی دائەبەزێنێ و کێش پشگیریەکە ئەو کەسێک کە یەکەم داپێوە پێ و تۆ گەر بەم کوالیتێش بیکەی ئەوە تۆ ئیشەکەت هەر وەرەگیرێ ئەمی دیسانەوە کە ئەندازیارێ وەرەگرێ ئەندازیارەکەش دیسانەوەیش هاتووە خزمەت بکە گەندەڵچی نەبێت هەر لە بیدایەت و بڕیاری داوە بەڵام خاوەنی پرۆژەکە پێڵە گەروانەکەی تۆ لێرە جێگار نابێتەوە دیسانە ئەویش تێوە ئەگلێ کەواتە ئەگەر بەگشتی سەیری بکەین واقعك هاتوتە بێش واقعێکی گەندەڵی ئەو کەسەش کە ئەچێتە ناو ئەو واقعەوە بە تەنیا چاکسازی پێ ناکرێ بۆیە حاڵەتێ دروستە بێ گەندەڵ هەمووی بڵێ تەشەبوس بە گەندەڵچیەکەکە من بیرم دێ ساڵی 2014 بەرپرسی ڕێکخراوەکان بوو کاتی تەسیحاتی پۆلی 6 بوو کۆمەڵێ مامۆستای بڵێن سەر بە مامۆستانی پێشنگ لە
هەولێر خەریک تەسیحات بوون تەلەفۆنێکیان بۆ من کرد کێشەیەکمان هەیە چییە ئەو دەرماڵەیەمان بۆ ناگەڕنەوە ئەگەر وەسڵ نەبین تاوان وەسڵەکە دەبێت چەند ڕۆژێ دەوری 15 ڕۆژێ لێ ماوەتەوە ئەبێ وەسڵی مەطعەمی پێبێ ئەبێ وەسڵی قەرتاسی پێبێ وەسڵی وتێلی پێبێ بۆیە ناچارە بێ بڕوە ئەم لەم وتێلە لەم شوێنە وەسڵێ بکە ئەگەر پێشتر تەحدید کرێ ئەم پارەیە هەر مامۆسایەک هاتۆ بۆی ئەگەڕێتەوە داوای ئەمە لێ نەکەن ئەم کەسە فێری گەندەڵی ناکەن کێ گەندەڵەکە لای کێ گەندەڵ چێ لەوێ هەیە کە وتێلێکی هەیە کە پلانشتی هەیەڵێ وەرە من قایمەکەت بۆ کەم وەسڵەکەت بۆ کەم بڕۆکەواتە بەعام چۆن ئەڵەن مزگەوتی قیبلەی لار بێ دای مامۆستا ڕەحمەتان لێبێ لار بوەستن لە ڕووی گەندەڵیەمەش قیبلەکەی لار بووە بۆی هەر کەسێگێتەوە مێڵە قوربان لار بوەستە چکە ئیشی تۆ لە مجتەمەعیان ناڕوە بۆیە کۆمەڵی دادگەری دەیەوێت لە گەندەڵچێکەوە دەست پێ بکە ڕاستکردنەوە لێ ویستمەوە پرسم هەم کۆمەڵ هەم چەمکی دادگەری ئەوێ لە چەمکی گەندەڵی بدات یا گەندەڵچیەکە گەندەڵان زەڕوترن ناخۆی ئەبێ بکە ثەقافە گەندەڵی ئەبێ لە پرۆسەکانی خوێندنەوە گەندەڵی بکێتە ثەقافە بەڵام خەڵکێک بێنیتەوە پێشەوە کووتمان لە بیدایەتەوە چاکسازی لە خوارەوە دەست پێەکە خەڵکانێ بێنی بەم پرۆسە و بەم حاڵەتەوە نەڕوە بەڵام ئەگەر مەنظومەکە بە کاملی چارەسەر نەکرد کەسێکێتە لە ناویەوە دیسانەوە ئیش باگراون دەبیانی بەم حاڵەتەوە دەست پێکات و چووکە واقعەکە ئەمی بۆ ئەسەپێنێ بەسێتە کابرا مهندسە دکتۆرە وەضعی گەستە پێ بەسەریار کابرای دکتۆریش دەگەر وەکو بڵێ مراعاتی کۆمپانی دەرمانەکە نەکە ڕەنگە ئیشەکەی نەڕوە ئەم قسانەی تۆ وەکو تێس وەکو قسا وەکو دەق زۆر تەواو زۆر لە جێی خۆیاتی بەڵام ئەگەر ئێستا بینەرێک پیسەرێک بپرسێ جا ئەوەش هەر دروشمە و هەر قسەیە ئێوە ئەیکەن وەڵامی ئێوە چیانی ئێوە لە ڕابردووە توانی وتانە ئەم چەمکی دادگەریە یان ئەو هەوڵە بۆ دادگەری یان ئەو هەوڵە بۆ دژایەتی گەندەڵچی و سیستمی گەندەڵی چ لە پەرلەمانی کوردستان چ لە ئەنجومەنە خۆجیەکان چ لە وەزارەت و مدیر ناحیە و پەرلەمانی عێراق بە کردار توانی وتانە ئەمە بسەلم بێنن جەماوەر شایەتێمان بۆدا کار کەسێکمان لە شوێنێکە مدیر ناحیەک بوو بێ قایمقامێک بوو بێ بەڕێوەبەرێکی گشتی بوو بێ وەزیرێک بوو بێ لەم گەندەڵیە دوورە کە زۆر جار جەنابیشتان ڕەنگە گوێبیستی و وەزیرە کۆنانەی کۆمەڵی دادگەری بوو بن کە لە کابینەکانی پێشوە هەبوون خۆزان ئەمان دەربڕیوە کە زۆر جار تەمۆحی دارایی بۆی تووشی گەندەڵیەک بێ خراوەتە بەدەستیان بەڵام ئەمان قبوڵیان نەکردووە بەدەر لە مەژێمە هەر پرۆژەیەکمان کە ئێستا بوون لە پرۆژەی نەخۆشخانەی بەخشینە لێرە ئەم پرۆژەیە هاتووە هەلی بۆ سەدان لاوی ئەم شارە دەستەبەر کردووە ئەم هەلە سیرەکەی هیچ فلتەرێک نییە بۆی کیلابێ ئەندامی کۆمەڵ بێ ینی حتا گەر کەسێ ڕوو کاتە ئەوێ بینێ لە هەموو پێک هاتەکانی کوردستان بە هەموو ئەحزاب و بەمونەوەکان لەوێ خزمەت دەکات کەواتە هەر لەم پرۆژە بچووکەوە کە ئێستا خەستخانەیەکە ئەمە لە بەردەستمانە توانیمانە ئەم عەدالەتە بسەپێنین و کاری لەسەر بکەین کەواتە بە دوو تەوەر پرۆژەکانی خۆمان توانیمانە عەدالەت دومینیشانە و کەسانەمان کە لە ناو دەستگا حکومیەکانە دەورە بینن توانیوانە بەو سیفەتی عەدالەتە مامەڵە بکەن باشکاتی بەرنامەکەم نەماوە ئەگە بڵم لە کۆتاییە لە دواوشە لە کۆی بەرنامەکە قسەیەک ویستی بێتت بیکەیت و من ڕێم پێ نایبێتی نەت کردبێ یا با بڵین لە دواوتە چیت هەیە بۆ ڕێخستن و کادر و ئەندامان و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری بە تایبەت لە سنووری مەڵبەندەکەی خۆت و بۆ تێک ڕای هاوڵاتیان و دەنگدەران بەگشتی چیت هەیە ئەمن دەستخۆشیێکی زۆر زۆرم هەیە لە کادێر و ئەندامانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی سلێمانی کە زۆر چالاکانە لێ بڕاون بە تایبەتی ئێمە پێش تشکیلاتە دوا کۆنگرەیە ینی ڕەنگە جۆرێک لە وەستانی ئیش ئاتەن لە ئەحسابە ڕوەدا بەڵام ئێمە زۆر چالاکانە ئەبینین ئەو کادیرانە بگرە بە پێچەوانەوە جاران سەرەوە خوارەوەی ئەجوڵان بەڵام ئێستاکانەوان زۆر بە گەرم و گوڕی بەدەم ئیشەکان بۆ لێرەوە سوپاسیانەکەم دەستیمان دویانە گوشم ئەوە بەنسبەت کادیرەوە بەنسبەت دەنگدەریشەوە داوام لە دەنگدەر ئەوەیە ڕابردوومان بزانن و بیریان کەوێتەوە کە ئێمە چی خزمەتێکمان کردوون و چۆن بووین و پەرلەمانتارەکانمان چەندە بوێر بوون ئەندامەکانمان لە بەغا چەندە داوا حقوق و مافی ئەم هاوڵاتی کردووە بە ئەندازەی ئەوە چاوەڕێمان لیان هەیە کە لەسەر سنووەکانی دەنگدان بڕیاری خۆیان بدەن و پشگیرمان بن. بەڕێز شێخ موحسین حسین بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری سوپاس بۆی کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت و وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە. زۆر سوپاس. بینەران و بیسەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیەش هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون تا ئەڵقەیەکی دیکە
تا ڕۆژی شەممە هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ.